سڵاو هاوڕێیانی ستافی زانستی ویرورا ئەم جارە شاتینەوە وڵاتان بۆ باسکردنی بابەتێک بە ناوی ترس چییە؟ ترس هەڵچوونێکی سروشتیە لە دەرونی مرۆڤدا بەرامبەر مەترسیەک بۆ خۆپاراستن یان بۆ ئاگادارکردنەوەی بیر و هۆش. ترس سروشتیە بەڕوخسارێکی زیندووی گیاندەوەران دەژمێردرێت چونکە هیچ کەسێک نییە کەم یان زۆر ترسی نەبێت لەو مەترسیانەی کە پەیوەندی بە ژیانەوە هەیە. بەڵام ئەگەر ترس لە سنووری ئاسایی دەرچوو بووە ترسێکی هەمیشەیی لەگەڵ مرۆڤدا لە قوڵایی دەرونیدا هەستی بەو ترسە کرد، ئەو کاتە سنووری سروشتی بەجێ دەهێڵێت و دەبێتە یەکێک لە نەخۆشە دەرونیەکان. لە چی دەترسی؟ جۆری ترسەکەت چییە؟ بیزانە. یەکێک لە هەستەکانی مرۆڤ بوونی ترسە لە شتێک کە هەندێک جار بەهۆی بینینی دیمەنێکی خراپەوە تووشی دەبێت، بەڵام هەندێک جاریش بەبێ ئەوەی هۆکارەکەی بزانێت دەترسێت لە بینینی شتێک. ئەمەش نەخۆشیێکی دەرونیە و پێی دەوترێت فۆبیا. فۆبیا یان فوبیا چییە؟ وشەیەکی یۆنانیە و زاراوەیەکی زانستی دەروونزانیە. بریتیە لە بوونی ترسێکی لە ڕادەبەدەر لە شتێک یان شوێنێک یان چالاکیەک. ئەم ترسە زۆرە و ناواقعیە و دەبێتە هۆی دوورکەوتنەوە لە شت و شوێنەکە. بەگشتی ترس هەستێکی سروشتیە لە مرۆڤەکان. ترس هەڵچوونێکی سروشتیە و لای هەموو مرۆڤێک هەیە و زۆر پێویستە بۆ مانەوە و پارێزگاریکردنی تاک لە گشت دیاردە و بوونەوەرە ترسناکەکانی ژیان. هەرکات ئەو ترسە لە ڕادی خۆی دەرچوو و بووە هۆی دوورکەوتنەوە لێی، ئەوە دەبێتە تۆقین یان فۆبیا بە پێی پێناسەی کۆمەڵەی سایکایەتریکی ئەمریکی. سەرهەڵدانی مێژووی نەخۆشی فۆبیا. فرۆید یەکەم کەس بوو کە بە شێوەیەکی زانستیانە لێکۆڵینەوەی لەسەر ئەم نەخۆشیە کرد. ئەوە بوو لە ساڵی 1909 یەکەم حاڵەتی تۆقینی بڵاو کردەوە کە ناسراوە بە حاڵەتی هانسی بچکۆلە. پوختەکەی ئەوەیە هانس منداڵێکی تەمەن 5 ساڵان بوو. کاتێک ئەسپی دەبینی تووشی تۆقین دەبوو، خەریک بوو ڕۆحی دەربچێت. کاتێک پرسیاری هۆی ئەو تۆقینی لێ دەکرا لە وەڵامدا دەیگوت گاز و قەپم لێ دەکرێت. دوای شیتەڵکردنەوەی دەرونی حاڵەتی هانس، فرۆید گەیشتە ئەو ڕاستی کە هانس ڕقوکینەیەکی زۆری لە باوکێتی، زۆر جاریش بیری لە ئازاردان و لێدان و دەستدرێژیکردنە سەری کردوتەوە. نیشانەکانی فۆبیا بەگشتی بریتیە لە گێژ بوون، هەناسە تەنگ بوون، هەناسە سواری، وڕێنەکردن، دڵ تێکەڵ هاتن، بارێکی نزیک لە قێز بوونەوە و ڕشانەوە. تێبینی هەموو کەسێکی ترساو تووشی کۆمەڵی گۆڕانکاری فسیۆلۆژی و جەستەیی دەبێت. لەوانە زیادبوونی لێدانی دڵ، زەرد هەڵگەڕان، ئارەقکردنەوە و لە فۆبیادا دڵڕاوچیەکی توند و ترسێکی توند تووشی کەسی توش بوو دەبێت لەو شوێن و کەس و شتانەی زۆر لێی دوور دەکەوێتەوە. تاوا لە کەسە تۆقیوە دەکات بە پەلەو یەکسەر ئەو شوێنە و ئەو کەسانە و ئەو شتانە جێبەهێڵێت و ڕابکات و لێیان دوور بکەوێتەوە، یان هەندێک جار لە هۆش خۆی دەچێت یان سەری گێژ دەبێت و تووشی هێڵنج و ڕشانەوە دەبێت. بەڵام دوای دوورکردنەوە و نەمانی سەرچاوەی تۆقینەکە ئەو کەسە دەگەڕێتەوە باری ئاسایی خۆی و دیاردە فسیۆلۆژی و جەستەییەکانی نامێنێ. ئەو کەسانەی دەترسن و فۆبیایان هەیە لە شتێک، جۆری فۆبیاکەیان چیە لە ڕووی تەندروستیەوە؟ کرۆفۆبیا. فۆبیا و تۆقین لە بەرزی بریتیە لە تۆقین و ترسێکی زۆر لە شوێنی بەرز. باکترۆفۆبیا. فۆبیای میکرۆبی، ترسان لە میکرۆب و واسواسی و پاک و خاوێنی. ئەو کەسانەی ئەو فۆبیایان هەیە خەڵکانێکن دەترسن لە توشبوون و زیانەکانی میکرۆبە زیان بەخش و ڤایرۆسەکان، بۆیە هەمیشە لە ترس و دڵاڕاوکێدا دەژین، لە ترسی کاریگەری و مەترسی ڤایرۆس و میکرۆبەکان. کلۆسترۆفۆبیا. فۆبیای داخراوی و ترسان لە شوێنی داخراو وەک مەسعەد و ژووری چۆڵ یان تاریکی. هیبرنۆفۆبیا. ترسان لە دەڕەندە خوشۆکەکان وەک مار و مارمێلکە و مشک و پیسپیسۆک. نەمبرۆفۆبیا. فۆبیای ژمارە، واتە کەسەکە تۆقیوە لە ناوهێنان یان بیستنی ژمارەیەک، ترسان لە ژمارە، ڕەشبینی لە ژمارەیەکی دیاریکراو دەبینێ، پێی وایە ئەو ژمارە هۆی چارەڕەشی و بەدبەختی بۆ ئەو دەهێنێ. کلۆفۆبیا. فۆبیای تاریکی، زرا و ڕژان و تۆقین لە تاریکی. زۆر لە منداڵان تووشی ئەم فۆبیایە دەبن. ئیرۆکرۆفۆبیا.
فۆبیای فراوانی و تۆقین لە شوێنی بەرفراوان و چۆڵ. کرافۆبیا، فۆبیا و تۆقین لە بەرزی و لە جێگەی بەرز. کەسێک گیرۆدەی ئەو فۆبیایە بێت ناوێرێت بەسەر کەمترین ئاسی بەرزیدا بڕوات، پێی وایە ئەجەلی ئەو بەربوونەوەیە لە بەرزی. ئیلۆرۆفۆبیا، فۆبیا و تۆقین لە پشیلە. کەسی نەخۆش زراوی چۆ لە پشیلە، پێی وایە پشیلەی جانەوەرێکی دڕندە و پیس و چەپەڵە، بۆیە پێی خۆشە هەرگیز چاوی بە پشیلە نەکەوێت. ئەنترۆفۆبیا، فۆبیا و ترس لە گوڵ و گوڵزار. ئەنترۆبۆفۆبیا، ترسان لە کۆمەڵگە و ڕوبەڕووبوونەوە و تێکەڵبوون لەگەڵ خەڵک. ئیتکاسۆفۆبیا، فۆبیای ناڕێکی، واتە کەسێک هەمیشە تۆقیون لە ناڕێکی، پێیان وایە ناڕێک و پێچی گەورەترین تەگەری ژیانیانە، بۆیە هەمیشە لە جوڵەدان و خەریکی خۆیان و ڕێکخستنی گەلوپەلی ماڵەوەن. ئەو نەخۆشیە لە هەندێک لە ژناندا بە ڕێژەیەکی بەرچاو دەردەکەوێت. ئیتوماتونۆفۆبیا، فۆبیای پەیکەری، ترس و تۆقینێکی زۆر لە پەیکەر و وێنەکان. کودۆکسافۆبیا، فۆبیای دەربڕین، ترس و تۆقینێکی زۆریان هەیە لە دەربڕینی ڕابۆچوونی تایبەت بەخۆی. کەسێک لە خێزانێکی تونند و تیژ گەورە بوو بێت، دەرفەتی ڕادەربڕنی پێنەدرابێت، هەمیشە سەرکۆنەی کرابێت و شکابێتەوە. ماکسۆفۆبیا، فۆبیای شۆفێری، لە شۆفێریکردن و سیارە لێخوڕین تۆقیون، بە هیچ شێوەیەک ناوێرن دەست بۆ سوکان ببەن، هەوڵدەن فێری لێخوڕنی سیارە ببن. هیمۆفۆبیا، تۆقین و فۆبیای خوێن، ترسان لە خوێن. نوزۆفۆبیا، فۆبیای نەخۆشی، هەمیشە لە گوماندایە کە نەخۆشی تووشی بووە یاخود تووشی نەخۆشی دەبن. فیلۆفۆبیا، فۆبیای خۆشەویستی، ترسان لە کەوتنەداوی خۆشەویستیەوە. برۆنتۆفۆبیا، فۆبیای دەنگ، ڕەهێڵە و تریشقەی هەورە بروسکە، تۆقیون لە دەنگی هەورە بروسکە و گەردەلوولێک. زۆربەی کات منداڵ تووشی ئەو تۆقینە دەبن، زۆر جار گوێبیستی ئەو دەنگە دەبن و هەست دەکەن ئەو دەنگە لە ژێر بالیفەکەیەوە دێت. هەندێک کاتی تر کە لە حەمامە و کاتێک ئەو دەکرێتەوە هەمان هەستی بۆ دروست دەبێت. ئەکوافۆبیا، فۆبیای خنکان و تۆقین لە ئاو، کەسەکە لە بەکارهێنانی ئاو هەروەها لە دەستێدانی ئاو دەترسێت. ئەسترافۆبیا، فۆبیای تیشک، جۆرێکە لە تۆقین، ئەو کەسانە لە سیرکردن و ڕووناکییان بیستنی دەنگی بەرز دەتۆقن. زینۆفۆبیا، فۆبیا و تۆقین لە بێگانە، کەسەکە ناوێرێت لەگەڵ خەڵکی نەناسراو و بێگانە پەیوەندی ببەستێت یاخود قسە بکات. ئەتیکیفۆبیا، فۆبیای شکست، واتە تۆقین لە شکست خواردووی و فەشەلهێنان. جیراسکۆفۆبیا، فۆبیای پیری، کەسی توش بوو تۆقیون لە ترسی پیربوون. فۆبیا چۆن لە مێشک ڕوودەدات؟ بە گوێرەی لێکۆڵینەوەی جۆزێف نیکۆلۆسی کە لە 8 مارسی ساڵی 2017 کۆچی دوایی کردووە، ئەم شتەی کە دۆزیویەتەوە بەسە بۆ ڕوونکردنەوەی ئەوەی زۆرجار مرۆڤ بە زەحمەت دەتوانێت سەڵبێت بەسەر هەستەکانیدا، وەک ترس، هەرچەندە هێشتا بە تەواوەتی نەخشەیەکی پڕ و چڕ داننراوە بۆ هەموو نەوەڵات واتە لەدانەکانی دڵ، بەڵام هەستەکانی تریش وەک برسێتی و حەزە جنسیەکانیش هەمان سیستەم و میکانیزمیان هەیە. جیاوازی چیە نێوان ترس و فۆبیا؟ ترسان و تۆقین فۆبیا جیاوازی زۆری هەیە، چونکە فۆبیا دەگاتە ئاستێک کەسەکە بە شێوەیەکی نەعەقڵانی لە شتەکان دەترسێت و بارودۆخەکە لە خۆی ئاڵۆز دەکات. بە جۆرێک توانای خۆکۆنتڕۆڵکردن و بیر و بەڕووبوونەوە یاخود بەرگری لە خۆکردن یاخود کاتێک تووشی ئەو دۆخە دەبێت بتوانێت چارەسەری ترس و تۆقینەوەکی بکات. بەڵکو تۆقینەکەی هێندە بەهێز و توندە ژیانی دەکەوێتە مەترسی و دەکەوێتە ناو بارودۆخێکی زۆر ناهەمواری دەرونی. بۆیە پێویستی بە چارەسەر و بەهاناوە هاتن هەیە. بەڵام ترسان شتێکی کاتی و لۆژیکیە، بابەتێکە لە ناخی هەموو مرۆڤێکی سروشتیدا هەیە. ڕەنگە زۆر کات ترسەکان بە هۆکاری ڕزگاری یاخود سەرکەوتنیش بن، وەک ترسی قوتابی لە خوێندن. کاتێک کە ترسی نەبێت وانەکان پشتگوێ دەخات و هەوڵ نادات، ترسێکی پێویست نەوەک لە ڕادەبەدەر. ترسان لە کاتی مەترسی و بینینی دڕندەیەک هەمومان بە سروشتی دەترسین لێ، بەڵام دوای لە بەرچاوون بوون پاش ماوەیەک ترسەکە نامێنێت. بەڵام فۆبیای تۆقین کەسەکە بە پێ بینینی مارەکە یان دڕندەکە بەردەوام مارەکە یاخود دڕندەکەی لە پێش چاوە و لە بیری ناچێتەوە. چارەسەری ترس یان فۆبیا چییە؟ یەکەم، لە ڕێگای ڕەفتاری زانینی، لە شوێنی تایبەتمەند و پسپۆڕ
وەک سەنتەر و ئەو جێگایانەی کە ڕێنمایی دەرونی لێ دەکرێت لەلایەن ڕێنماییکاری دەرونی کە پێویستی بە شارەزایی و ئەزموون هەیە لەم بوارە دەتوانرێت کەیسەکە چارەسەر بکرێت. دووەم، ڕێگای بەکارهێنانی دەرمان لەلایەن پزیشکانی دەرونیەوە دەکرێت کە دەرمانە پێویستەکان بەکاردەهێنن. سێم، باشترین ڕێگا بۆ ڕزگاربوون لە فۆبیا کردەی هیپنۆسە. خەواندنی موگناتیزیە لە ڕێی کەسەکە خۆیەوە یان کەسی شارەزا لەو بوارە. نابێ بهێڵین هیچ ترسێک ببێتە ڕێگر بۆ پلانەکانی ئێمە بۆ بەرەو پێشچوون و دانانی پلان بۆ ژیان.